بینرانی بەڕێزم کاتەوە هەموو کاتێکتان شاد و کامەران لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دهۆکەوە لەگەڵتانین لە کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی گەلی کورد. لەم بۆ ئەم بەرنامەیەش یاخود بۆ ئەم دیدارەشمان میوانیشکەمان لەگەڵدایە لەگەڵ ئەو قسەی زیاتر سەبارەت بە ئەم کۆنفرانسە و جێنۆسایدی گەلی کورد دەکەین داخۆ دەتوانین لە ڕێی ئەم کۆنفرانسانەوە هەوڵێک بدرێ بۆ ئەوەی ڕێگری لەوە بکرێت جارێککە کورد جێنۆساید نەکرێتەوە. میوانەکەمان زۆر بەڕێز عەدالەت عومەر نووسەر و لێکۆڵەر لە بواری جێنۆساید. خاتون زۆر بەخێروی گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24. من پێشەوەی بێمە سەر لێکۆڵینەوەکانی خۆتان، ئەمە پێنجەمین کۆنفرانسە لەسەر جێنۆساید، بەڵام پرسیار ئەمەیە ئایا ئەو تەوسیاتانی لێ دەرەچێ ئەوانەی کە ئەو میوانانەی بەشدارن دەتوانێت چ پەیامێک بە جیهان بگەێنێ بە نەتەوە یەکگرتوەکان بە وڵاتانی زلهێزی جیهان کە ئەبێ ئیتر ڕێگری لە جێنۆسایدی گەلی کورد بکرێت؟ دەستان خۆش بی پێش هەموو شتەی سەری ڕێز و نەوازشدا دەنوێنم بۆ هەموو ئەنفال کراوان و جێنۆساید کراوان شەهیدانی گەلی کوردستان. ئەو کۆنفرانسانە نمونەی ئەوەیە کە ئێمە دەتوانین بڵێن واقعی زیندووە هەتاکو ئێستا کە ئێمە تێیدا دەژین و کوردستان هەتاکو ئێستا بە جێنۆسایددا تێپەڕی. ئەمن پێم وایە بە پێی هەموو ئەو لێکۆڵینەوانەی کە دەکەم و ئەو بازنەی کە تێیدا دەسوڕێمە وەکو ناوچە کوردستانیەکانیش هەتاکو ئێستا جێنۆساید لە پشتمانەوە نیە، ئێمە بەجێمان نەهێشتێ بەڵکو لە پێشمانە و احتمالی ڕوودانی بەردەوام هەیە. سەرڕای هەموو ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە عراق سەری هەڵدراوەتەوە و ئەوانەی کە هەڵ نەدراوەتەوە هەتاکو ئێستا نەبوویتە نموزەجێک بۆ مەسەلەی جێبەجێکردنی دادپەروەری ڕاگوزەری هەمان عەدالەی ئینتقالی لە عراق کە وەکو عراق میراتگری ڕژێمی پێشوە وەکو دەوڵەتی عراق. من ویستم لەسەرەوە بپرسم ببوورە خاتون یعنی خات و عەدالەت، من ویستم ئێستا بە پێی عرف بە پێی قانون بە پێی دەستور هەموو حکوومەتێک کە دێ میراتگری حکوومەتی پێش خۆیەتی ئەم حکوومەتانی کە لە عێراقاتون لە دوای 2003 وەکەواتە میراتگری حکوومەتەکەی سەدام حوسێن کە ئەنفالی کردووە. بۆچی ئەم حکوومەتانە هیچ هەنگاوێک بە ئاراستەی هەم با بڵێن قەرەبوو ئیتجا قەرەبووی مادی بێ یا معنەوی بێ بۆچی هیچ هەنگاوێ نانێ؟ هەنگاویان ناوە بۆ خۆیان، بۆ ئەو قوربانیەکانی خۆیان کە ئینتفازەی شعبانیە بە تایبەتی 1991 کە ڕاپەڕین بووە. جاوە هەر بەراورد ناکرێت لەگەڵ ئەنفالی ئێمە، بەراورد بە هیچ تاوانێکی ئێمە ناکرێت. کورد لە ماوەی 68 هەتا 2003 22 جار تاوانی جەنگ و دژە مرۆڤایەتی و جێنۆسایدی بەرامبەر ئەنجام درایە کە هەمویان تاوانی نێودەوڵەتین. ئێمە 8 کەیسمان هەیە لە دادگای باڵای تاوانەکان لە کۆی 12 کەیسی دادگای باڵای تاوانەکانی عراق بە جێنۆساید و تاوانی دژە مرۆڤایەتی و جەنگ ناسێنراوە. 4 کەیسی گەورەی جێنۆسایدمان هەیە بێژگە لە دوانی کە ئیسەی سادق و پشدەر کە هەتاکو ئێستا لە دادگایەک بۆ دادگایەکە بڕگاری قەتعی وەرنەگرتووە. یعنی هەموو ئەوانە نەبووتە هۆکاری ئەوەی کە عراق وەکو جێنۆسایدی نەتەوەیەک معاملە لەگەڵ کوردستان بکە. بە درێژایی مێژوو ئەمە دەتوانین بڵێن هەموو ئەو دەوڵەتانەی کە لە دەور و پشتمانن دەوڵەتی داگیرکردن کە لە سەرخاچی کوردستان دەژین. ئێمە ئێستا لە چارچێوەی عراقەی فدرالدا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان تێیدا دەمانەوێت ئەو ژیانە بەردەوام بکەین تێدا کە مافەکانمان تێیدا دەستەبەر بیت و بتوانین بەرەو پێش بڕۆین، بەڵام لە هەمان کاتیش داوای مافی خۆمانەکەین لە حکوومەتێک کە میراتگری ڕژیمەکەی پێشوە ڕژێمی بەعسی گۆڕ بەگۆڕ کە ئەمە جێبەجێ نەبووە، قانونی قەرەبووکردنەوە و عەدالەی ئینتقالی بە شێوەی گشتی دەستەبەر نەکرای و جێبەجێ نەکرای کە خۆی لە 5 خاڵی سەرچیدا دەبینێتەوە. یەکێک لەوانە قەرەبووکردنەوەی زەرورزیانی قوربانیانە، دووەم دانانی منومنتێکی یاداوەریە لە پایتەختی عراق کە ئەوە ببیتە نموزەجێک وەکو ئەوەی لە بەرلین دانرا بۆ جووەکان کە قەرەبووی معنەویە. گۆڕە بە کۆمەڵەکانن کە تاکو ئێستا سەریان هەڵ نەدراوەتەوە. چەند گۆڕ هەیە خات و عەدالەت، یعنی هەتا ئێستا بە پێی زانیاریەکانی ئێوە چەند گۆڕی بە کۆمەڵ هەیە و لە شوێنەکانی دادنیشان کراون؟ خۆی ناتەبایی لە دەرکردنی ئامارەکان حتا لەناو خودی عراقیش هەتاکو ئێستا نەیانتوانیەوە بە شێوەی گشتی ئامارەی فەرمی دروست
عنوان بکەن لە ماوەی ڕابردوو مۆسوعاتیان دەرکرد بە ناوی مۆسوعەی وەسایەقی لەسەر گۆڕە بە کۆمەڵەکان کە عەتەبەی عەباسیە لە بەغدایە لە کازمیە دەری کرد بەڵام یەکسەر هەلە لیان نەگەڕا بڵاو بکرێتەوە لەبەرەوەی هەڵەی زۆری تێدا بوو بە پێی و زانیاریانی من دەستم کەوتووە لەبەرەوەی بە دووەداچوونەی زۆرم لەسەر کرد بە پێی ڕێبەری گۆڕە بە کۆمەڵەکان کە دەلیلی مەقابر جەماعی عێراقا ئەوان دەڵێن 215 گۆڕ لە 99 موقع هەیە و مؤسسەی شوهەدا دەڵێ لە بینی 250 تا 275 گۆڕ لە 100 موقع هەیە لە عێراق بەڵام ئەو لێکۆڵینەوانەی ئەمن لە ماوەی 27 ساڵ کردیتم هەل لە 92 هەتا 24 کە بەیانی لە توێژینەوەیەکدا بڵاوی دەکەمەوە لێرە ویستم لەسەر ئەوە لێت بپرسم ببوورە خات و عەدالەت ئێوە بەیانی لێکۆڵینەوەیەک پێشکەشکەن ئەو لێکۆڵینەوەی ئێوە دەربارەی چییە؟ لێکۆڵینەوەی ئێمە لەسەر پشتگوێ خستنی گۆڕە بە کۆمەڵەکانی کورد لەلایەن دەوڵەتی عێراق و حکومەتی عێراقا یعنی هەتاکو ئێستا نەیانتوانیوە دادپەروەری ڕاگوزەری لەسەر ئەم بابەتە جێبەجێ بکەن چ بە هەڵدانەوەی چ بە پاراستنی چ بە هینانەوەی تەنانەت ئەو گۆڕە بە کۆمەڵانەی لە سەردەمی CPA ئەمریکی کە دەسەڵاتی کاتی لە عێراق بوو و RCLO کە لە تاوانەکانی ڕژێم دەکۆڵدرایەوە ئەو تیمە پزیشکی دادوەریەی کە هاتن دوو گۆڕی بە کۆمەڵیان لە حەزەر لە کۆی 9 گۆڕ و دوو گۆڕی بە کۆمەڵیان لە سەماوە لە کۆی 18 گۆڕ هەڵدایەوە وەکو نموزەج بۆ دادگای باڵای تاوانەکان هەتا کوستە ئاعتراف بەوانیش ناکات لەبەرەوەی دەڵێ لە سەردەمی ئێمە ئەوە هەڵ نەدراوەتەوە یعنی ئەمە لە دەسەڵاتی کاتی ئەمریکیەکان بووە هەتا ئەو کاتەی هێشتا حکومەتی عێراق پێک نەهاتیە یعنی ئەو غەدرەی کە لە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی لە 92 لە هەولێر لە دهۆک لە سلێمانی لە زاخۆ لە بەڕێوەبەرایەتی ئەمنیەکان لە گۆڕستانی مەعمەڵقیگری هەولێر لە هەموو ئەو جیانە هەڵدرایتەوە یەکی تۆمار نەکرای لەوێندرە بە پێی لێکۆڵینەوەی من لە 226 موقع لە عێراق و کوردستان 370 گۆڕی بە کۆمەڵ هەیە کە هەتاکو ئێستا کاری لەسەر نەکرایە تەنانەت بەڕێوبەری مؤسسەی شوهەدا سەرۆکی مؤسسەی شوهەدا باسی هەڵدانەوەی 31 گۆڕەکایی کوردەکان لە 2008 هەتاکو 2024 لە کاتێک ئەم پێچەوانەی ئامارەکانی وەزارەتی کاروباری شەهیدانیشە کە دەڵێ 59 گۆڕ لە 20 موقع هەڵدرایتەوە و گەڕێنرایتەوە بۆ هەرێمی کوردستان و دووبارە بە خاک ئەسپار دەکراون بێجگە لەو 153 گۆڕەی سێ تەرمەی کە لە ئاخر گۆڕ لە کۆتایی 2024 سەری هەڵدراوێستا لە پزیشکی دادی عێراق خات و عەدالەت ینی پێت وایە بێژگە لەو ئەو گۆڕانەی کە ئێوە باستان کرد پێت وایە ئەبێت چەندی کەی زیاتر هەبێ کە هێشتا کەس نازانێ و چۆن ئەبێت چۆن بدۆزرێن یا چۆن کەشف بکرێن ئەمانە خۆی کاتێک کە سەدام ڕوخە لە ماوەی 3 مانگان 176 گۆڕ هەڵدرایەوە یەکەم گۆڕ کە هەڵدرایەوە لە چاری لە 5 چوار بوو یعنی دروست 5 ڕۆژ پێش ڕوخانی سەدامی بریتانیەکان ئەو گۆڕیان دیتەوە یعنی پێش سقوتی ئەو گۆڕە دیترایەوە لەو ڕۆژەی حتا مانجی 676 گۆڕی بە کۆمەڵ لە عێراق هەڵدرایەوە هەتا کۆتایی ساڵی 2003 301 گۆڕ هەڵدرایەوە ئێستا ئەوان باوەڕیان بەو ئامارەش نییە کە کاتی خۆی بەم شێوەیە دەرکرایە بۆیە ئەمن پێم وایە عێراق ناوبانجی دەرکرد لە هەموو تایتلە ڕۆژنامەوانیەکانی دنیا وەکو دەیلی شپێگەڵە وەکو نیویۆرک تایمزە وەکو هەموو ناوی عێراق دایکی گۆڕە بە کۆمەڵەکانیان لە عێراقنا گۆڕی بە کۆمەڵێکی یەکجار زۆر لە 14 پارێزگای عێراق هەیە میکانیزمی دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکان چییە؟ میکانیزمی دۆزینەوە بەدوایە بگەڕێی خۆی کاتی خۆی هەر قوواتی CPA ئەمریکی بەشی گۆڕە بە کۆمەڵەکان و مافی مرۆڤیان لەگەڵ جەماعەتی RCLO هەموو ئەو جیانەیان دەستنیشان کرد لەگەڵ چێ وەزارەتی مافی مرۆڤی عێراق وەزارەتی مافی مرۆڤی هەردوو هەولێر و سلێمانی ئەمانە لیستێکیان دابین کرد لەسەرەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە هەیە لە عێراق هەموو علامەتیان لەسەردانا بە شێوەی سوور کە دیاری بکرێت بەڵام بە شێوەی گشتی لە دوای زەمن و بەڕێوەچوونی ئەو هەموو کردەوە تێرۆریستیانە و ئارام نەبوونی عێراق نەبوونی ئیستقراری سیاسی هەموو ئەوانە بە خۆتە زانی زۆربەی لە بیابانەکانن بیابانەکانیش گۆڕانکاری فەسلی بەسەردادێت بەڕاستی لەسەرەوەی هەموو ئەو بابەتانە دیسان دوایە بێجگەلەوەی جەماعەتی هێزی هاوپەیمانان بە قەمەری سناعی بە سەتەلایت هەموو وێنەی ئەو گۆڕە بە کۆمەڵانەیان گرتێ کە لە تەقریری گۆڕە بە کۆمەڵەکاندا هەیە باش
خاتو عدالت کاتیشم کەم ماوە ئەگەر دوا پرسیار بۆچی تەنها مختبەری DNA بۆچی هەر لە بەغدا هەیە بۆ نایەنە هەولێر بۆ مختبەرێکی وا ناکرێتەوە ئەمە ئیشەکە خێراترەکە کاتێک گۆڕێکی بە کۆمەڵە دۆزیتەوە دەتوانی زوو لە ڕێگای ئەو مختبەرەوە زوو ئەو DNA فاسی DNA ئەزانی هیچ و هیچ شوێنێک بۆ ناکرێەوە کاتی خۆی لە دوای 2023 لە دوای دەرچوونی ئەو هەموو گۆڕە بە کۆمەڵە لە خستخانەی ڕزگاری مرکزێک دانرا بە ناوی پشکنینی DNA بۆ گۆڕە بە کۆمەڵەکان کە خودی دکتۆر یاسین لەوێندەرە سەرپەرشتی دەکرد کارێکی زۆر باش دەکرا لەوێندەرە لەسەر پشکنینی DNA و فەریقەکان بوون چونکە هەمویان خولیان بۆ کرابوو لەسەر دۆزینەوەی ئەو جۆرە ناسینەوە DNA پشکنین هەموو ئەو بابەتانە بەڵام دواتر حکوومەتی عراق لەمەش ڕێگری کرد کە دەبی تەنها مرکزی پشکنین لە بەغدا هەبێت و ئەوان سەحەت و سوقمی ئەو بابەتانە نایڵن بە ئەوەشت پێ بڵێم قانونی قەرەبووکردنەوەی عراق پەرتەوازەیە لە چەندین قانونی جیا دێت دەڵێ ممتەلەکات بە شێوەیەک ئەوانەی کە ئاساری جەستەیان هەیە بە شێوەیەک بەڵام هەتاکو ئێستا باسی قەرەبووی جەنۆسایدی نەتەوەیەک نەکرایە کە ئەو خولی داهاتووی پارلەمان ئەمن پێم مابی دەبی ئەوانە هەڵبژێردرێن کە خەمەکی گەورەیان هەبی لەسەر ئەو بابەتەی و بتوانن کار بکەن لەگەڵ حکوومەتی عراق بۆیە بتوانن دەستەبەری ئەو مافانە بکەن بۆ کەسوکاری قوربانیان. زۆر سپاس بۆ بەڕێز عەدالەت عومەر نووسەر و لێکۆڵەر لە بواری جێنۆساید کە تا ئێستا لەگەڵ مامبووی بڵێ بەڕێزان ئەم دیدارەشمان لەگەڵ خات و عەدالەت عومەر لێرەدا کۆتایی دێت تا دیدارێکی نوێ شاد و بەختەوەر بن.